ئەمڕۆ یەکێک لە نیعمەتەکانی خوای گەورە بەسەر ئێمەوە مۆبایلە. ئەم مۆبایلە کە خوای گەورە وەکو نیعمەتێ بە ئێمەی داوە، بەڵام ئێمە زۆرێکمان وامان کردووە بۆتە غەزەبێک بۆ ئێمە. تەماشا دەکەی بەهۆی مۆبایلەوە، بەهۆی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بوختیانەکانمان زۆر بووە. بوختان بۆ خەڵکی دەکەین، یاخود لایک و کۆمێت ئەنووسین بۆ ئەو کەسانی کە بوختان دەکەن. ئەگەر کەسێ بوختانێکی کرد، ئەو کەسێکە بوختانەکەی کردو ئەو کەسەشی دەستخۆشی لێەکە، هەمان تاوانیان هەیە. بۆی ئاگاداری خۆت بە. تەماشا دەکەی وێنەی کەسێ بڵاو دەکرێتەوە، دەڵێن ئەمە فڵان کەسی کوشتووە، ئەو هەموو جوێنەی پێ ئەدرێ، ئەو هەموو سوکایەتی پێ ئەکرێ، دوای ڕۆژێ تەماشاکەی کابرا تاوانی نێ و داماوەیەکی تر قاتیلەکەی. هەمووشتان گوناحەکەتان بۆ نووسرا و بۆ قیامەتی شمایەوە بە ئەستەغفیرڵڵاش لە کۆڵت نابێتەوە. پەلە مەکەن، چونکە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاستی تایە، بەڵام پڕە لە درۆش. چەند جار قاتیلیان پێشاداندا، ئەمە قاتیل و پیاوکوشە دوای سێگە وش نەبوو. کابرایەکی بێتاوانی بێت داما و ئاگای لە هیچ نییە، بەڵام تۆ کۆمنتەکەت لە خوارەوە نووسی، بوختیانەکەت کرد و تەئیدی بوختیانچیەکانیشت کرد. بوختیانەکانمان زۆر بووە و بە حەج و بە عومرە و بە نوێژ و عیبادەت لە کۆڵمان نابێتەوە، چونکە وە حەق و ناسە. کەواتە بەبێ بەڵگە ئاگاداری خۆمان بین، خەڵکی تۆمەتبار نەکەین. فڵان کەس عاید بە ئیسرائیلە، فڵان کەس عاید بە سعودێ، فڵان کەس عاید بە فڵان حیزبە. ئەگەر بەڵگەت پێ نەبێ لە ڕۆژی قیامەتە، خوای گەورە دەزانێت چیت بەسەرادێنێ؟ خوای گەورە لە ڕۆژی قیامەتە پێت دەفەرمێ فڵان کەست تۆمەتبار کرد بە فڵان شت، بیسەلمێنە بە بەڵگە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە: ومن قال في مؤمن ما ليس فيه أسكنه الله ردغة الخبال حتى يخرج مما قال، لڕوایەتەکە فەرمی وەلەیسە بخارج. هەر کەسێک شتێک بداتە پاڵ مسلمانێک، بوختیانێکی بۆ بکات، فڵان کەس فڵان شتی وتووە و نەشی وتووە، فڵان شتی کردووە نەیکردووە، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە وەکو تۆڵەیەک، تەنها ئەگەر یەک بوختانت کردبێ، یەک بوختان لایکت کردبێ بۆ بوختانێک، دەستخۆشی لە بوختیان چییە کردبێ، لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم مادەم ئەو بوختیانت کردووە، خوای گەورە لە ناو کێم و زوخا و جەراحەتی ئەهلی دۆزەخە حەبست دەکا و جێگیرت دەکا. یعنی پەنا بەخوا کە ئینسان بسووتێ لاشەی دەتاوێتەوە، ئەو تاوانەوەی کە سوتاوە تاواوەتەوە کێم و جەراحەت و پیسیە، خوای گەورە لەو شوێنە سابت دەکا و جێگیر دەکا حتا بەڵگەیەک دەهێنی بۆ بوختیانەکەی خۆت. بەڵگەت پێ نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ناتوانێ ڕزگار بێت، چونکە بەڵگەت پێ نییە، بوختیانت کردووە. کەواتە ئاگاداری خۆت بە ئەمە نەتکاتە ئەو کەسانی کە خۆراکی جەهەنەمیان کێم و زوخاوی خەڵکیە. بوختیان بە خەڵکی مەکە. خەڵکیش بوختیانی کرد، لایک سەچەنا کەسەی هەزارا کەسەی مردووە لایک و کۆمنتەکانی ماوە کە بوختیانی کردو. ئەزانن موجودە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە، لاو قبرەکە قوڕ کراوەتە سەریە. کەواتە ئاگاداری خۆتان بن، بوختیان کرا بۆ کەسێک پەلە مەکەن، حەقتان نەبێ بەسەریەوە. ئەو بۆ قەبری خۆی، تۆش بە قەبری خۆت. کەواتە ئاگادار بن، بوختان بۆ خەڵکی مەکەن. بوختانیش کرا ئێوە تەئیدیان مەکەن، چونکە سوێن بەخوا وەکو تاوانباری تۆش.